ساڵانێکی زۆرە بە زستانان لە فاو بە هاوینان کەمی ئاو بەرۆکی هەولێر بەرنادات. باشێکی زۆر لە ماڵانی گەڕەکە تازە دروست بوو کۆنەکان کێشەی کەمی ئاویان هەیە. بە گوتەی مامەسکەندەر 24 ڕۆژی ڕێکە گەڕەکەکەیان کە ناوی زێرەڤانیە دڵۆپێک ئاو لە بەلوعەی ماڵەکانیان نەهاتوۆتە خوارەوە. ئەو نیگەرانە لەوەی دەبێت هەفتانە چەند جارێک بە تانکەر ئاو بکڕێت. 24 ڕۆژە ئەو ڕۆکە 24 ڕۆژە ئەو ڕۆکی ئەمە یەک قەتر ئەمەل و نەهاتێ لە بۆڕیدا بڕۆ بە تەنکەری و بەدەبان بڕۆ پڕکەوە بینەوە معنای نییە یعنی زیاتر لە 250 مار ئێستا کەمە ئاومان نەبیتن. ڕاستە ئەو ڕۆکە ئەوە حکوومەت بە خێرایی خۆی بە تەنکەر ئاوی ناردە جێگەی دەستخۆشیە بەسخوا هەموو ڕۆژە ئەویش پێی ناکرێت بە تەنکەر بینیتن. ئەو ڕۆکە هەموو خەرکەک پێویستی بە ئاوە بڕاستی ئاوەدانی یعنی معنای نییە ئەتو ئاوت نەبیتن بە تەنکەر ئەمە بەشمان ناکە بەڕاستی دی ئەو ڕۆکە پڕ دەکەوتەوە خۆ ڕۆژەکە دێتەوە ئیسفادە لێ ناکەن. هەر کاتێک مەسەڵەن پێویستیمان بە ئاو بیتن ئاو نییە لە ماوەی 24 ڕۆژێ 4 جارم ئاو کڕیوە چوویمە مەسەڵەن هەفتەی ڕابردوو چوویمە لە بۆ ماری برایەک نووسە بەدان لەوێ ئیترە و پێداویستی کە هەمان مولمارێ مەسەڵەن لەوێ جێبەجێمان کردیە بیرەشەمان هەبوو لێروکانە لەوێ ئاومان ڕاکێشا بوو. ئێستا بەبوونێک ئەو بیرایان لە بوومەلێدا ئەو بیران لەسەر قەتع کردین ئەوەژەوە تقریبا 5 مانگە کە بۆیان لێدانەوە بیرە ئەو 5 مانگەی تقریبا سێم جارە دەشتێت. ناحی دارەتوش لە سنووری هەولێر هەمان گرفتی کەمی ئاوی هەیە. هاوڵاتیان ڕێگەی جۆرەجۆر دەگرنە بەر تا بتوانن ئاو بۆ خواردنەوە و بۆ پێداویستەکانی ڕۆژانیان دابین بکەن. ئەم هاوڵاتیە سەرقاڵی دانانی بۆریەکی نوێیە تا بتوانێت هیچ نەبێت لە هەفتەیەکدا 2 جار ئاو بگاتە ماڵەکەی. هەموو ساڵێکم حاڵەتە خۆش نییە ینی حەز بە مرۆڤبوونی خۆمان ناکەن ینی وەڵی بێزار بووینە ینی من وەرە ینی خۆم خەفەرم شەوان ینی ئیشەکەم دێمەوە بە نەخەوتمە دێمەوە ینی لەبەر بە قورآن بەردەکە ئاویتیان نیە ینی هیچ دەبێت لەو گەرمایە ینی ئێستاشەوە مەسرفێکم هێنایە ئێستا وەستا دێ لەو لاش حەفارە و مەسروفێ دیکە جا نازام ئاوش دێ یان خودت ئاوش نایە ینی کێشەکەمان بۆ حەلکەن ینی ماخول ینی کورە بچووکترین شتە ینی نازام من داوای هیچم نەکردو داوای نەوتم نەکردو داوای ئاوم کردو ئاوش خۆ شتێک ینی سەرەتایی و ینی هەموو مرۆڤێک ئەگەر مرۆڤ بێ ینی هەست بە مرۆڤبوونی خۆی بکات دەبێت ئاوی هەبێ ینی. دەنگی ئەمریکا لەسەر کێشەی کەمی ئاو پەیوەندی بە بەڕێوەبەری ئاوی هەولێرەوە کرد بەڵام تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە پەیوەندیەکە بەردەست نەبوو. بەمبەستی چارەسەرکردنی کێشەی کەمبوونەوەی ئاو ئیدارەی خۆجێی هەولێر ڕایگەیاند بڕی 1 ملیار و 500 ملیۆن دینار وەک فریاگوزاری بۆ دابینکردنی پێداویستی و چارەسەرکردنی کەمی ئاو تەرخان کراوە. هەروە ئاگداریکیشی بڵاو کردوێتەوە بۆ دانیشتوانی هەولێر تا هەر گەڕەکێک کێشەی کەمی ئاویان هەیە پەیوەندی بە شارەوانەکانەوە بکەن بۆ ئەوەی بە تانکەر ئاویان بۆ دابین بکرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.